لەگەڵ پێگەشتنی بەرەمی خۆماڵی کشتتوکاڵی یەکێک لە گرفتەکانی بەردەم جوتیاران بە بازارکردن و ساغکردنەوەی بەرەمەکانیانە. هەندێک جار بۆی دابەزینی نرخی بەرەمی خۆماڵی جوتیاران ڕوبەڕووی زەرەر دەبنەوە. جوتیارێک لە ناو کێڵگە کشتتوکاڵەکەی زیاتر لە 30 جۆر بەرەمی کشتتوکاڵی دەخاتە ڕوو. هاوڵاتیانیش بە مەبەستیکردنی و بەرەمانە سەردانی کێڵگەکە دەکەن. وەڵای من دائیمەن حەزەکەم یعنی شتی خۆماڵی پەرە پێ بدەین و هین خۆماڵی تامی خۆشتر و بەلەزەترە تاوەکو هین ئەجنەبی. دوایە ئەوانەی کەوە لە خارجەوەی زۆربەیەن ئێکسپایر بووە خراپ بووە وە کەڵک نایە وەکوەوەی خۆمانیەوەی خۆمان ڕاستی تامەکەی خۆشتر و چاکترە و لەبەرەوە من حەزەکەم بەربوومی خۆمام کرد. بەرهەمی خۆماڵی بەرهەمێکە لە ڕووی جینیەوە لە تۆکەی دەستکاری نەکراوە و دوایەوە مەوادی کیمیاوی تیا بەکارنێراوە تا ڕادەیەک مادەی قڕکەریش بەکارنێراوە. ئەمانە واکە ئێستا ئەگەر بەراوردی بەرهەمی خۆماڵی بکەی لەگەڵ بەرهەمی دەرەوە کە بەو تەکنۆلۆژیای تازە بە مەبەستم بەکارهێنانی سەمادی کیمیاویە بەکارهێنانی مادەی قڕکەرە ئەکیدی ئێمە جیاوازترە لەوان تامی خۆشترە لە ڕووی بەهای خۆراکی زیاترە بۆیە ئێمە ئەبێ هانی جوتیاری خۆمان بین بۆی بگەڕێتەوە سەر بەرهەمەکەی خۆی. ئەم جوتیارە کە بەرەمە کشتتوکاڵەکانی خستۆتە ڕووداوا دەکات کار بکرێت بۆ ناردنەدەرەوەی بەرەمی جوتیارانی کوردستان بەگشتی. ئەوەش دەڵێت پێویستە حکوومەت پشتگیری جوتیار بکات و پێداویستەکانی بۆ دابین بکات. کارێ بکرێ بە بەرنامە ڕێژێ بکرێ بۆ کشتتوکاڵکردن وڵاتمان ساوس کرێ جوتیارانمان پشتی بگیرێ لەبەرەوەی هەر ئەم جارە جوتیاری تر پشتی شکایتر هەڵناسێتەوە لەبەرەوەی جوتیاری وا شارەزام پارەی تەماتە تۆی تەماتەکەی قەرزارە تەماتەکەی پارە ناکە پارەی تەماتەکەی باتوو. لەم وەرزەدا و لە کاتی پێگەشتنی بەرەمی کشتتوکاڵی خۆماڵی جوتیاران داوا دەکەن بۆ ساغکردنەوەی بەرەمەکانیان ڕێگری بکرێت لە ئاوردەکردنی بەرەمی دەرەکی بۆ ئەوەی ڕنج و ماندووبوونیان بە فیڕۆ نەچێت و بازارەکانیش بە بەرەمی خۆماڵی پڕ بکرێتەوە. لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیان یەرێمی کوردستان زیاتر خواستیان لەسەر بەکارهێنانی بەرەمی خۆماڵیە و تام و چێژێکی جیاوازتری هەیە. بۆیە کەمتر دەیانەوێت بەرەما کشتتوکاڵەکانی ژێر بەیتە پلاستیکەکان بەکاربێنن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی سیروان.